باجی قورسی شەڕ لەسەر شانی زەحمەتکێشانی ئێران لە کاتێکدا کە گرمەی موشک و فڕێنی درۆنەکان ئاسمانی ئێران و ناوچەکەیان داگیر کردووە بۆ جەماوەرێکی کە 70% پێش ئەم شەڕەش لەژێر هێڵی هەژاریدا ژیانیان بەسەر دەبێت. ئەم ڕوبەڕووبوونەوە سەربازیە کارەساتێکی مرۆیی و ئابووری بێوێنەی خوڵقاندووە. هێرشە بەربڵاوەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پارێزگاکانی باشوور و وەڵامە موشکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان و وڵاتانی کەنداوی فارس ڕاستەوخۆ و کاریگەری نەرێنیان لەسەر سفرەی بێڕەونەقی خەڵک داناوە. ئەم شەڕە بە پێچەوانەی گێڕانەوەی فەرمی دەسەڵات کە بە شانازی نیشتیمانی و بەرگری پیرۆز ناوی دەبات بەکردەوە هیچ شتێک نەبووە جگە لە پەرەپێدان بە ڕەنج و مەینەتی چینی کرێکار و زەحمەتکێش، ئەو چینەی کە باری گرانی سەرجەم لێکەوتەکانی شەڕەکە لەسەر شانی قورسایی دەکات. ئابووری ئێران کە پێشەم شەڕە و تێک هەڵچوونەکانیش لەژێر دار و پەردووی ساڵانێکی دوور و درێژی گەمارۆکان و گەندەڵی دامەزراوەی ناوخۆییدا کشووی لێبڕا بوو، ئێستا بە شۆکی شەڕ بەرەو داڕمانی بەتەواوی هەنگاو دەنێت. هێرشە سەربازیەکانی ئەم دوایانە نەک هەر دامەزراوە بەرگریەکان بەڵکو شادەماری بەرهەمهێنانی وڵاتیشیان کردووەتە ئامانج. زۆرێک لە کارگە و کارخانە گەورە و بچووکەکانی بەرهەمهێنان بەهۆی زیانی ڕاستەوخۆ یان پچڕانی زنجیرەی دابینکردنی کەرەستەی خەو بەکردەوە داخراون. ئەو کرێکارانی کە ساڵانێک بوو بە حەقدەستێکی ژێر هێڵی هەژاری و بەبێ بیمەی کۆمەڵایەتی پێویست ژیانیان بەڕێدەکرد، ئێستا تەنانەت ئەو کارە ناسەقامگیرەشیان لەدەستداوە. بەپێی ئامارە فەرمیەکان نرخی کاڵا بەکاربەرەکان لە پوشپەڕی 1405 بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 88.6% بەرز بووەتەوە. نرخی پێویستیە سادەکانی وەکو هێلکە تەنیا لە چەند ڕۆژی سەرەتای شەڕەکەدا 40% گرانتر بووە. سندوقی نێودەوڵەتی دراو پێشبینی کردووە کە بەرهەمی گشتی ناوخۆی ئێران لەم ساڵدا زیاتر بە ڕێژەی 5.4% بچووکتر ببێتەوە، ئامارێکی کە لە واقعدا خۆی لە شکڵی هەژارێکی مطلقدا نیشان دەدات. ئێستا تەنیا 3% بنەماڵە ئێرانیەکان توانای کڕینی سەبەتەیەکی خۆراکی تەواو و پێشنیارکراویان هەیە. گۆشت بووەتە کاڵایەکی شاهانە و قەرزکردن لە نانەوە خانە و بەقاڵیەکانیش بووەتە تاکە استراتیژیمانەوە بۆ ملوێنان کەس لە خەڵکی ئێران. لە زۆربەی گەڕەکە کرێکار نشینیەکانی پەراوێزی شارەکان ڕیزی دوور و درێژی وەرگرتنی کاڵای یارانەی ئێستا لەگەڵ کەمی تەنانەت ئەم کاڵە سنووردارانەش ڕوبەڕوو بوونەتەوە. کەمیەکی کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ داڕمانی زنجیرەی گواستنەوە و دابەشکردن لە بارودۆخی شەڕدا. دەبێ گوشاری چەند قات لەسەر بنەماڵە کرێکاریەکان لە پاڵ قەیرانی نیشتە بجێبوونیشدا سیر بکرێت. کرێی خانوو کە پێش شەڕیش سەرسوڕهێنەر بوو بەهۆی شەپۆلی ئاوارەی ناوخۆیی لە ناوچە سنووری و باشووریەکانەوە بەرەو شارە گەورەکان بەرزبوونەوەیەکی نوێی بەخۆ بینیوە. ئەو بنەماڵانەی کە لە ئاکامی بۆردومانەکاندا خانە و لانەی خۆیان لەدەستداوە لە خانووی کرێدا کە چەندین هێندە گرانترە لە جاران ژیان بەسەر دەبن. بەبێەوەی دەوڵەت هیچ بەرنامەیەکی دیاریکراوی بۆ نیشتەجێکردن یان قەرەبووکردنەوەی زیانەکانیان خستبێتە ڕوو. بە ئامانجگرتنی بەندەرە سەرەکیەکان و گەماروی دەریایی بەندەرەکانی ئێران، هەناردەکردنی نەوتی ئێران لە ڕێگەی گەروی هورمزەوە لە سنووری سفر نزیک بووەتەوە. ئەم گەماروەیە شادەماری هاتنی دراوی بیانیە بۆ ناو وڵات و بڕێوێتی. دابەزینی داهاتی نەوت بەواتای کەوتنی ئازادی بەهای دراوی نیشتیمانی و لە دوای ئەویش بەرزبوونەوەی سەرسوڕهێنەری تێچووی هاوردەکردنی دەرمان و پارچە پیشەسازی و کاڵە بنەڕەتیەکانە. کەمی دەرمانە تایبەتەکان بە تایبەت بۆ نەخۆشانی شێرپەنجە و گورچیلە ئێستا بۆتە قەیرانێکی مرۆیی. دەرمانخانە تایبەتەکان کە پێش ئەمەش بەردەوام لەگەڵ گۆڕانی نرخی دراو بەرەو ڕووبوون، ئێستا ڕەفەکانیان خاڵیە یان دەرمانەکان بە چەند هێندەی نرخی خۆیان لە بازاڕی ڕەشدا دەیفرۆشن. شارەزایانی ئابووری هۆشداری دەدەن کە ئەم ڕەوتە نەک هەر هەڵاوسان بەڕادەیەکی زۆر بەرز دەکاتەوە، بەڵکو دەبێتە هۆی لە ناوچوونی لانی کەم 2 تا 3 ملیۆن هەلی کار لە ماوەیەکی کورتدا. لە نێو تەواوی بەشە زیان پێگەیشتوەکاندا دۆخی پارێزگاکانی باشوور و بژێوی دانیشتوانی ئەو ناوچانە هێمایەکە لە درڕندەی ئەم شەڕە لە دژی خەڵکی سڤیل. راپۆرتەکان لە بەندەر عەباس و عەسلەویە و شارە باشووریەکانی دیکەوە باز لە ناوچوونی سەدان بەلەمی ماسیگری لە هێرشەکانی ئەم دوایانەدا دەکەن. بۆ ماسیگرێکی باشووری بەلەم تەواوی دارایی و سەرچاوەی سەرەکی ژیانی چەندین بنەماڵەیە کە بە قەرز و پاشەکەوتی چەندین ساڵە دابین کراوە. زۆرێک لەم قەرزانە هێشتا نەدراونەتەوە و ئەو ماسیگرانە ئێستا دەبێ بەبێ هیچ سەرچاوەیەکی داهات قیستە بانکیەکانی بەلەمێک بدەنەوە کە چیتربوونی نەماوە.
لە ناوچوونی بەلەمێکی ماسیگری زنجیرەیەک لە بێکاری و هەژاری بەدوای خۆیدا دەهێنێت لە کەشتیوانیەوە بگرێت تا تۆرچن چاکەرەوە و ماسی فرۆشی سەرشەقام هەمویان بە یەکجاری لە سەرچاوی داهاتەکەیان لەدەست دەدەن لەو ناوچانەی کە پێش شەڕیش بەدەست کەمی ئاو بڕانی کارەبا و پیسبوونی ژینگەی پیشەسازیەوە دەیان ناڵان ئێستا نائەمنبوونی دەریا تیرێکی کۆتاییە لە جەستەی لاوازی ئابووری ناوخۆیی بەرزبوونەوەی تێچووی لەنجەکان و نائەمنی ڕێگا ئاویەکان بووەتە هۆی ئەوەی کە تەنانەت کاڵە هاوردەکراوە سادەکانیش بە نرخێکی گران بگەنە دەستی خەڵک بۆ ماسیگرێک کە بەلەمەکەی لە ئاگردا سوتاوە یان لەنگەرگاکەی وێران بووە شەڕ لەگەڵ برسێتی منداڵەکانی و قەرزە بانکیەکانی هاتوۆتە ناو قوڵایی ژیانیەوە لەم ناوەدا ژنانی کرێکار و سەرپەرشتی بنەماڵەش لەگەڵ دژوارێکی دووقەز ڕوبەڕوون زۆربەی کارە نافەرمیەکان کە ژنانی کرێکار تێیدا سەرقاڵ بوون لە بەرگدرێنی ناوماڵەوە بگرە تا کارکردن لە کارگە بچووکەکانی پیشەدەستیەکان و کەرەستەی خۆراکی بەهۆی داخرانی یەکە بەرهەمهێنەرەکان و دابەزینی هێزی کڕینی بەکاربەران یەکەم قوربانی سستبوونی ئابووری شەڕ لێدراوان ئەوانن منداڵانی کاریشکە تەنانەت پێش شەڕی ژمارەیان لەسەر شەقامی شارە گەورەکان ڕوو لە زیادبوون بوو ئێستا بە هەژارتربوونی بنەماڵەکانیان ژمارەیەکی زیاتر لە هاوتەمەنەکانیان لە تەنیشت خۆیاندا دەبینن ئەزمونەکان نیشانی داوە کە لە کەشوهەوای شەڕدا داوە کاریەڕەواکانی کرێکاران خاننشینان و زەحمەتکێشان پەراوێز دەخرێن ڕژێم بە خراپ بەکارهێنانی باری نائاسایی هەر جۆرە ناڕزایەتیەک لە ژێر ناوی خیانەت لە کاتی شەڕدا سەرکوت دەکات ڕێکخراوە سربەخۆکانی کرێکاران کە پێش شەڕیش لە ژێر فشاری ئەمنیدا بوون ئێستا بە بیانووی بارودۆخی نائاسایی و فریاگوزاری وڵات بوونەتە ئامانجی سەرکوتکاریەکی تونتر واقعاتەوەیە کە سەرکێشیە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا پێش ئەوەی هەڕەشە بێت بۆ سەردوژمنی سفرە و بژێوی خەڵکی ئێرانی کردوتە ئامانج تەنیا ڕێگەی ڕزگاربوون لەم دۆخە پڕ لە نەهامەتیە کۆتای هێنانە بوو سیاسەتە شەڕخوازانەیی کەمانەوەی خۆی لە وێرانکردنی ژیانی ڕۆژانەی خەڵکدا دەبینێتەوە دەبێ هێزە پێشکەوتو خوازەکان و چینی کرێکار بە دەنگی بەرز هاوار بکەن کە نە شەڕیان دەبێت و نەستەم و سەرڕۆیی چونکە لە هەر دووبارەکەدا ئەم زەحمەت کێشانن کە دەبنە قوربانی سەرێکی قوربانگای دەسەڵاتخوازی ڕێکخستنی سربەخۆی پیشەیی و چینایەتی و هاوپشتی لە نێوان کرێکاران موعەلیمان پەرستاران و خانەنشینان لە سەرانسەر ئێران تەنیا قەڵغانێکە کە دەتوانێت لە بەرامبەر ئەم شەپۆ لە بەردەوام ڕوو لە زیادبوونەی هەژاری و سەرکوتدا بەرگری لە بەرژەوەندی زۆربەی هەرە زۆری زەحمەتکێشانی کۆمەڵگا بکات